بینەرانی بەڕێز سڵاوتان لێ بێم کاتتان باش. من ڕێکەوتم ئەندامی ئەنجومەنی پارێزگار لەگەڵ چەناوەکارێکی بەڕێز ئەمڕۆ باسی لا مرکزی کاریگەری و داراییەکەین بۆ پارێزگاکان بگومان. هاوکارەکانم ئەناسێنم بەڕێز کاک دکتۆر ئالام فەریدون سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیکی سلێمانی، بەڕێز کاک سەباح شید فەتاح ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و شارەزای بواری یاسا. ئێمە ئەمڕۆ باسی لا مرکزی کاریگەری و داراییەکەن بەڕێزان. وازەحەکە لا مرکزی کاریگەری و دارایی بۆتە باسوخواز هەم لە ناوەندە ڕسمیەکانی حکوومەتە و هەم لە ناوەندەکانی میدیا. ڕەنگە ئێستا بینەر پرسێ لا مرکزی چییە، بۆچی باشە و ئایا هاوڵاتی چۆن سوود لە لا مرکزیە بینێ. دکتۆر ئالان یانی تۆ پێشەوەی دەست پێ بکەین باسی کۆمەڵ نمونی هەنێ زانکۆ تێنایەوە. تۆ باسی ئەومان بۆ بکە ینی ڕۆڵی زانکۆکان لە دنیای دەرەوەیە چۆنە، یان زانکۆ ئەگەر دەسەڵاتێکی لا مرکزی هەبێ لە ناو سیستەمیشی لا مرکزیە بێت چۆن، ئەگەر ناو مرکزیەتێکا بێت چۆنە. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی بەڕێز. من ئەگەر باسی لا مرکزیت یان سربەخۆیی بکەم، یەکەم جارە بێ بپرسین سربەخۆیی زانکۆکان یان سربەخۆیی یان لا مرکزیت بۆ ئایا سوودی هەیە. من بۆ دەست پێکەم لە ساڵی 2005 لە کۆڤاری ئیکۆمۆنیست باسی سربەخۆیی زانکۆکانەکە، وەسە باسی سربەخۆیی ئەکا بە شێوازێکی عام و لا مرکزیت بە شێوازێکی عام. کە باسی ئەم بابەتەکرێ بەڕاستی باسی سربەخۆیی ڕێژەییەکرێ، واتە پەیوەندی ئەو شوێنانی کە لا مرکزیت یانی سربەخۆیانە لەگەڵ حکوومەتی مرکزی و هەروەها پەیوەندی لەگەڵ کۆمەلگا و چۆنەتی خزمەتی کۆمەلگا. سربەخۆیی زانکۆکان زۆر باس کراوە و سربەخۆیی و لا مرکزیت زۆر باس کراوە، چەندین جار ئەم بابەتە یەتە پێشەوە. بەڵام من ئەمە یەکشت باسکەم بۆ زانکۆکان، بۆ لە زانکۆکان ئەتوانین دەست پێ بکەین. بەڕاستی زانکۆکان ئەتوانن ڕۆڵێکی گەورە بین لە ڕیفۆرم و چاکسازی، بۆیە باشترین جێگا بۆ دەستپێکردنی سربەخۆیی زانکۆکان و لا مرکزیت لە کاری زانکۆکان خۆی زانکۆکان خۆیانن. واتە لە ناو کۆمەلگا ئەگەر مانوێ پرۆسەیەکی کاریگەر دروست بکەین و ئێستا دەست پێ بکەین و ئامادەین بۆی دەست پێ بکەین، زانکۆکان خۆی ئەتوانین دەست پێ بکەین بەم پرۆسەیە. ئەگەر ئەتوانین لە ڕێگای زانکۆکانەوە پرۆسی چاکسازیەکە و ریفۆرمەکە دەست پێ بکەین کە ئەوەی پێڵین ئێمە گەر بتوانین بمانێت لا مرکزیت دروستکەین لەسەر ئاستی پارێزگاکانیش. ئەمە لە چوارچێوەی کارکردنی حکوومەت و پەیوەندی لەگەڵ حکوومەت و ڕێنمایەک ئەمانە هەمووی باسەکرێ. ئایا سربەخۆی ینی هیچ کەسێک نابێت ڕقیب بێ بڵێ لەسەر ئاستی لەسەر لە چوارچێوەی ڕێنمایەکان و چاودێری دارایی و سربەخۆیی زانکۆکان کارەگرێت لە لایەکی کەوە لەسەر ئاستی سربەخۆیی فکری. ئەم بابەتە زۆر مهمە، سربەخۆیی فکری کە خزمەتی کۆمەلگا بێ، واتە دوو چوارچێوەمان هەیە بۆ کارکردن لەسەر ئاستی یاسا و ڕێنمایەکانی لا مرکزیت و کارکردن و دەسەڵاتە کاریگەری و داراییەکان و هەروەها لەسەر ئاستی کە تۆ سربەخۆیی زانکۆکان باسەکەی نابێت لە چوارچێوەی خزمەتی کۆمەلگا دەرچی، واتە هەندێک خەتی سوورێ نابێ تێپەڕێنی، واتە سربەخۆیی فکری لا مرکزیەتی فکریش ئەویش سنووری هەیە. دکتۆر یەک خاڵێکە ئێستا لە یاسای پارێزگاکانە کە کاک سەباح اختصاسەکەی یاسایە، هیچێک لەو سێکتەرانی کە ئەنجومەنی پارێزگا ناتوانێت چاودێری بکە یان تەداخولی تیا بکە زانکۆکانن بەڕاستی. ئێمە زۆر زانەوە باس کردوە ڕەنگەمە کەم و کورتیەکی ئەو یاسایە بێ کە ڕاستە یاساکە بەنێت و بەنەمەڵ ینی بەنێتەوە دەرچووە کە زۆر لە دەسەڵات داوەزێنێ، بەڵام بە هەمان کاتە ئەم کەم و کورتی و کەلێنانەشی تایە. مەسەلەن زانکۆکی جەناب هەزاران خوێندکاری هەیە، ئەم خوێندکارانە گرفت و کێشیان هەیە، مامۆستاکان بە هەمان شێوە، ئێوە بە هەمان شێوە. میکانزم هەیە بۆش. لە کۆنفرانسی 1966 یونسکۆ لە فەڕەنسا باسی سربەخۆیی زانکۆکانەکە کارگەری و دارایی و فکری و ئەکادیمی زانستی لە چوارچێوەی بەرپرسیاتی کۆمەڵایەتی، واتە مامۆستا و خوێندکار ئەبێ لە پاڵ ئەرکە کۆمەڵایەتەکە مامۆستا و خوێندکار ئەتوان بەشێ بن لە بڕیار. میکانزمی هەیە کاک ڕێکەوت، ینی بۆی وازەح بە لەلاتان یاسا هەیە، یاسای خوێندنی باڵای ژمارەدەی 2010 و یاسای
86 2016 کە لە 2017 تەفعیل کراوە جێبەجێکرا کە لە وەقعی کوردستان ئینشاءالله بۆ تۆ هەردووشی باسی سربەخۆی زانکۆکانەکە و باسی لامەرکەزیەتەکە ینی سربەخۆی و زانکۆیان لایانی کاریگەری و دارایی و چۆنێتی تەسەڕفکردن بە لایانی دارایی و چۆنێتی خزمەتی کۆمەڵگا. من زیاتر مەبەستم دکتۆر مەبەستە ڕقابەیە تۆ بەڵێ مەبەستم ڕقابەیە چونکە ینی ئێمە زۆر جار پێمانەوتری خۆ یاسای پارێزگاکان هەیە بەڵام یاسای پارێزگاکان دەیان کردنی وەک ئۆمیتیایکە ینی بۆ نمونە خوێندنی باڵای چێک لەو سێکتەرانە کەلی بە دەرکراوە ینی کاک سەباح بۆ نمونە تۆ ئێمە 6 ساڵە پێکەوە لە ئەنجومەنی پارێزگا کارەکەی 6 ساڵ تەمەنێکی زۆرە ئێمە لەم 6 ساڵەیە بەشێکی زۆر خۆمان معاناتمان هەبوو بەشێکی زۆری معاناتی ئیدارەکانمان ڕوبەڕووکراوەتەوە ئێمە لەو کاتێک کە ئەندامی ئەنجومەنی پارێزگاین هەرێمی کوردستان ئیتر بوو لەورە دووچاری قەیران بوو بیرمە ئەو کاتی کە سەرەتا ئێمە دەست بەکارمان بوو ئەو کاتە بوو کە هەرێمی کوردستان بڕیاری سربەخۆی ئابووریدا من ئێستا ئەم ئابەستمە ئەم سربەخۆی ئابووری ئەبەستمەوە بە ئەو کێشەمەینەتیانی کە دواتر لە نەتیجەی سیاسەتی سربەخۆی ئابووری و چۆن خەڵکی کوردستان گەشتە ئەوەی کە ئێستا موچەکەی حاڵی ئەوە هەیە ئەمە لەوە ینی جەناب باسیەوە بکەی کاک سەباح ئەگەر لامەرکەزیەت هەبێ ئەگەر پارێزگاکان بۆ خۆیان دەسەڵاتیان هەبێ شخصێک ئەتوانێت بڕیار باکە ئابووری سربەخۆ بۆ وڵاتێک ڕاگەێنە کە دوای ئەمەینەتی لێ هات کە بودجێ تەنمی ئەقالیم بڕاواتە بودجێ پەرەپێدان بڕا موچەی خەڵک بڕا و ئێستا ئەمە موچەکەمانە یعنی ئەگەر سربەخۆی ئابووری نەبێ ئێمە من هەموو جارێک ئەم نمونە هێنمەوە قەزای چەمچەماڵ و پارێزگای کەرکووکی دووری نێوانیان 45 خولەکە لە قەزای چەمچەماڵ فەرمانبەرێک ڕەنگە 6 موچە وەرگێت لە ساڵێکە لە بلەم ساڵا بۆ نمونە بەڵام لە کەرکووک 12 موچە وەرەگری ئەم ساڵ ئەمە ئەگەر سربەخۆی ئابووری و هەنگاونان ینی مرکزیت نەبێ پێم وانییە نەتیجەکەی بکاتە بۆ نمونە ئەگەر ئەمە ئەگەر لە سیستەمێکی لا مرکزی ئابووری ڕەنگە سەرۆکی حکوومەت یان وەزیری چووک و سامانە سروشتەکان نەیتوانێت بڵێ من سربەخۆی ئابووری ڕایگەنم ئەگەر نەگەڕێتەوە بۆ ڕای نوێنەرانی خەڵک ئێوە و مانانە لە پارێزگاکانە بەڕاستی. زۆر سپاس سڵاو لە بینەرانی گەلی کوردستان لە ڕاستیدا بە پێ و تەجروبەی کە ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکان هەمانە وەکۆی جەناب داماژت پێ کرد تقریبەنەوە 6 ساڵ تێپەڕێ بەسەر کارکردنی ئەنجومەنی پارێزگاکان کە بەڕای من خەلەلەکە جارێت لەوە دەست پێکە یاساکە ساڵی 2009 دەرکراوە و ساڵی 2014 کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و لەگەڵ جێبەجێکردنەکەشی ئەنی لە سەردەمانێکا کەوتۆتە بە بواری جێبەجێکردنەوە هەتاوەکو ێسش حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئیمانی بە یاساکەوە ئیمانی بە پیادەکردنی سیستەمی لامەرکەزی نییە و قەیرانەیەک لە دواییەکانی هەرێمی کوردستانیش بەداخەوە وای کردووە کە ئەنجومەنی پارێزگاکان ئەو ئیش و کارانەی کە کردویانە و بەوەی کە هەمیشە نوێنەری خەڵکن و لە ناو خەڵکان ئەمە وای کردووە زیاتر و زووتر دەرک بەوە بکەن کە ئەم یاسا هێشتا لەژێ لە چاو تموحی نوێنەرە هەڵبژێردراوەکانی پارێزگا جیاوازەکان یەکە و کاتە بۆ سێ پارێزگای هەرێمی کوردستان کراکە هەڵبجەی تێدا نەبوو ئەوەی جەناب توەوەی کاک دکتۆریش پێکەوە بەسمەوەکەوە یەکێکە لەو کەلێنانەی لە ڕاستیدا کە ئێمە وتومانە لە بڕگەی 11 مادەی 6 یاساکە ئاماژەی پێکردووە کە ئەمە ئەو ئیستیسناانەی کە ناتوانرێ ئەنجومەنی پارێزگاکان تەداخلی بکایەکێک لەوانە خوێندنی باڵایە وەلە پرۆژەی هەمواری یاساکە کە هەرسێ ئەنجومەنەکە ئاماژەمان پێکردووە و نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان لە خولی پێشوو و جارێکی کە ئەنجومەنی پارێزگا بە هاوکاری زانکۆی گیان سلێمانی پرۆژەیەکی کە ئامادەکراوە بۆ هەمواری یاسای ژمارە 3 لەوەش کە نێراوە بۆم خولەی پەرلەمانی کوردستان لە هەردوو حاڵەتەکە ئاماژەی بەوە کردووە کە سیستەمی لامەرکەزی بە تایبەتی لامەرکەزی کارگێڕی و دارایی بۆ پارێزگاکان گرنگی تایبەتی خۆی هەیە و لە ئێستادا بەڕای شارەزایان بەڕای و خەڵکانەی کە تەجروبەی وڵاتانی دەرەوە هەم لە ئاسیا هەم لە ئەوروپا هەم لە ئەمریکا ئەو تەجروبەیان بینیوە و پیادەی ئەو تەجروبە کراوە لەوێ تا ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوو بووە توانم بڵێم ئێستا لەم حاڵەتە لە ئێستادا لەو سیستەمە باشتر نییە و لەو سیستەمە بەهێزتر نییە بۆی هەم خزمەتی خەڵکی پێ بکرێ و هەم لەگەڵ خزمەتەکە کار ئاسانی بۆ خەڵک دروست بکە تا گرفتیش بۆ حکومەت دروست ناکات کە باسیەکی مەسەرەوە چەند محاولێکە بۆ هەمواری یاساکە ئەمە خۆی هەرەوە ئاگەینەکە وەکو خۆدا باسە کرد لە 2009 یاسایا دەرچوە کواتە ئەوانی کە ئەو قسانی کاگرێک کە گوایە
پارێزگاکان خۆیان لەبەرەوەی پێڕەوی ئێسا یان یاسای ژمارە سێ ئیشەکەن و ئەنجومەنیان هەیە کیفایەت نییە چکە تو چەنەها قۆناغ تێپەڕیوە 2009 تا 2020 11 ساڵ ئەمەی تۆ باسیەکی کەواتە ناڕازی هەموو لایەکە یان با بڵێن یاساکە سیستەمەکە تێر ناکە وایە ینی ئەم هەموو محاولێ بۆ هەمواری یاساکە کەواتە یاساکە پڕ لە ئەگەر پێش نەبێت کەلێنی کە لەبەری تێوانە بەدڵنیایی ڕاستە ینی ئەوەی کە ئێمە لە چەندین پرۆژە و چەندین جار سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ حکوومەت دانیشتون و لە چەندین پانێڵ و ینی گفتوگۆ ئەو بابەتانەی کە کراوە ئاماژەمان بەوە کردووە کە یاساکە لە ڕاستیدا کەم و کوڕی زۆری تایە یاساکە تێبینی زۆرمان لەسەری هەیە لەو ماوەی کە ئیشمان تێدا کردووە ئەمەی داوا کرێ ئەمەی لەسەر شەقام داوا کرێ ئەوەی خەڵک داوایەکە بۆ ئەوەی هەموو بابەتەکان نەکرێتە مەرکەزی بابەتێکی سیاسی نییە ئەوەنەی بابەتێکی خزمەت گوزاریە ئەوەنەی ئاوردانەوەیە لە خەڵک ئەوەی کە ئەوەندەی کەمکردنەوەی ڕۆتینە ویستمەوە تەواو کەمەوەی کاک دکتۆر ئاماژی پێکرد بۆ زانکۆکان ئەوەی جەنابیشت ئاماژەت پێکردووە ئێمە لە پرۆژەی هەموارەکەش هەر ئاماژەمان بەوە کردووە کە بە ئەنجومەنی پارێزگاکان بۆیان نەبێت تەداخلی کاری ئەکادیمی و زانستی زانکۆکان بکەن ئەگینا لە کاتێکا مامۆستای لێ کارمەندی لێ خوێندکاری لێ گیر و گرفتیانە بێ ئەکرێ ئەنجومەنی پارێزگاکان تەداخلی ئەم بابەتانە بکەن و سیستەمی لامەرکەزی ئێمە زۆر سیستەم لە وڵاتە لەم هەرێمی کوردستانە لەم ماوەی حکومڕانی خۆماڵی تاقی کراوەتەوە بە نمونە دوو ئیدارەیمان تاقی کردووەتەوە بە نمونە مەرکەزیەتمان تاقی کردووەتەوە ئەوەی ماوەتەوە دوو جۆر ماوە چونکە هەمومان نەزانین سیستەمی لامەرکەزی چەند جۆرێکە لامەرکەزی فیدراڵی ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لامەرکەزی کارگێڕی و دارایی ئەوەی کە لە زۆربەی وڵاتە پێشکەوتووە دیموکراسیەکان جێبەجێکرێ و پیاداکرێ و ئاسانکاری و خزمەتگوزاری لە ماوەیەکی کەم ئاگاتە خەڵک لەگەڵ ئەوەی لە دەستوری عراقی لە ساڵی 2005 کە دەنگی پێدراوە ئاماژەی پێکردووە لە مادەی 190 دەستور کاڵێ هەموو پارێزگایەک یان زیاترە توانن داوای هەرێمێکی سربەخۆ بکەن ئەوەی ئێستا هەیە لە پێناو بەهێزکردنی هەرێمی کوردستان لە پێناو ئاسانکاری بۆ خەڵک و گەیاندنی خزمەتگوزاری لە کاتێکی کە ئێمە ئەوەی داوامان کردووە پیادەکردنی سیستەمی کارگێڕی و داراییە بنبەستی کار ئاسانی هەم بۆ حکوومەتە خۆجێیەکان هەم بۆ ئەوەی زەخت لەسەر پایتەخت و حکوومەتی هەرێمی کوردستان کەم بێتەوە و ڕۆتینیش کەم بکاتەوە. کاک دکتۆر ئەوەی کە کاک سەباح باسیەکە دەمانێمە لەبەرەوەی بیانی بە پرۆسەی انتخاباتە ڕۆشتوین و هاوڵاتیانی هەموو سنووری پارێزگای سلێمانی کە ئەوسا پارێزگای هەڵەبجەشی لەسەر بوو لەگەڵ ئیدارەکانی گەرمێن و ڕاپەڕین دەنگیان داوە بۆ ئەنجومەنە و بێگومان بە چاوەڕوانێکی زۆر و دەنگیشان داوە. ئێستا کە سەیرەکە نەتیجەی دەنگدانەکەی نوێنەرەکەی پێڵێ دەسەڵاتی ئەوم نییە یان تەنانەت پارێزگارەکەش دەسەڵاتی ئەوەی نییە بۆ ئەو یان بێهیوا بێ جاریشکە لە پرۆسی دیموکراسی بەشداریە یان ئینتیمای بۆ وڵاتەکەی نامێنێ بەڕاستی من جاریوا هەبووە خەڵک تەلەفۆنی کرد و ماڵ لێ چەند چەماڵە بۆن منە لە ناحی شۆڕشە لە 12 ڕۆژ بۆ 15 ڕۆژ جارێک ئاوی بۆچێ ئاوی سەرەکی باشە لە کاتێکە چەمچەماڵ کۆرمۆری لێیە کە غازی سروشتی هەرێمی کوردستان چەمچەماڵ دابینیەکە و ئێستا لەم نەتیجە ئەم تەفاوزانی ئەخیرا لەگەڵ حکوومەتی بەخایە ئەوانی چاویان لە غازی چەمچەماڵ و غازی هەرێمی کوردستانە یعنی نامەقولەکە لێوە دەست پێکە کە تۆ نوێنەری سنوورێکی کە ئەمە کانزاکەیەتی ئەمە سامانە سروشتێکیەتی کەچی لە کاتێکە کە یەتە سەر بابەتە استراتیژیەکە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەکەوە هەیە تۆ ناتوانانی بۆی چارەسەرکی لەبەروی دەسەڵاتی تۆ نییە. بەڵێ من بۆ تاواکردنی قسەکەی جنابە کاکڕێکەوە سربەخۆیی ئەمێ لامەرکەزیات سربەخۆی کارگێڕی و دارایی لە هەر فۆرمێکا بێ ئەمە حەز نییە هەر کاتێک ئێمە کێشەیەکمان هەبێ لەگەڵ شێوازی ئیدارەکردن لە وڵاتە ئێمە باسی ئەم حەزە بکەین ئەمە واقعەکە کارگێڕیە داراییە یاساییە یاسا و ڕێنمایی خۆی هەیە یعنی شتێکی دروستکراو نییە ئەمە شتێکە تەجروبەی هەیە لە هەموو عالەمە جێبەجێ کراوە و خزمەتی خەڵکی لە ڕێگای ئەم پرۆسەیەوە کراوە من یەمە سەر قسەکەی جەنابە بەڵێ خزمەت ئێستا پێویستە ئەمانەی خزمەتی خەڵکین ئەگەر توێ خزمەتی خەڵکیت و ببیت چی زانکۆ چی ئیداراتی محلی ئەگەر بتێ بەشێبی لە پرۆسی خزمەتکردنی خەڵک ئەبێت شێوازێک لە حکومڕانی یان ئیدارەدان بەکاربێنی کە لە خەڵکەوە نزیکبی ئەم لۆکاڵیتیە کە شێوازی میکانزمی کارکردنی
ئیداری لا مرکزی جێبەجێەکە ئەمە خزمەتی کۆمەڵگایەکە کۆمەڵێکە کە نزیکە لە خۆتەوە ئەتەوێ ئەو کەسانی کە دەنگی پیاوی بە پێی ئەو لۆکاڵەتی ئەو ڕوقا جوغرافی کە تۆ نوێنەریانی تۆ توی خزمەتی ئەو بەشە بکەیت ئەمە حەقێکی مەشروعی تۆشە و حەقێکی مەشروعی هاوڵاتیەکەشە چکە بە دوای خزمەتە ئاگەڕێ تۆ بێ بەشێوی لە دروستبوونی ئارامی و ئاسایشی نەتەوایی وڵاتەکەت لەبەرەوەی ئەرکەکەی سەرشانی حکوومەتە مرکزەکەش کەمەکەیت لەسەر و ئارامی ئاسایشەکە دیتۆر بوو بڕە قسەکەت پێ بڕم ینی جاری ئەوانی کە دژی ئەم سیستەمەن جا نازانم لە زانینەوەیە لە نەزانینەوەیە یەکسەر حملەی دەست پێکەن کە باسی شەڕی براکوژیە کرد ینی ئەزمونێکی تاڵ بیری خەڵکێنەوە لە کاتێکە ئەمە عکسەکەی ڕاستە تو ئەمە بۆی ئەگەی بووی بە ئارامی پێ بە ئاسایش پێکەوە بژی نەک ئەوەی کە تۆ خەدەمات و ئەو کارانی کە بۆ خەڵک هاوڵاتی گرنگە سیستەمی لامەرکزی دەتوانێت بووی دابینکە بەڵام لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە هاوڵاتیەک بۆ 6 مانگ بچێتە هەولێر و بێتەوە بۆ کاری وەزارەتەکەی کاکڕێکەوت ئەمە هەستکردنە بە لێپرسراوەتی کۆمەڵایەتیە من و تۆ ئێستا کە هاتوین ئێمە کەستەکە هاتوین لێرە ئەمە هەستێکمانەیە ئەمانەیە لێپرسراوەتیی کۆمەڵایەتیمانەیە ئەکادیمی من تۆ ناحێدە کۆمەڵایەتەکە لە زمنیا ئەکادیمیە زانستیە خزمەتگوزاریە کارگێڕێ دارایە تۆ لێپرسراوی بەرامبەر ئەو کەسانەی کە تۆ بەشێکن لە ئیداری وڵاتەکە ئەبێ خزمەتگوزاریان بۆ تەقدیمکەی من نمونە زۆرە باسی زانکۆکان کرا باسی ئەنجومەنی محافەزە کرا بەڕاستی ئێمە تەجروبەیەکمان هەیە تەجروبەی ساڵی 2017 و بەشێکە 2019 بەڕاستی یاسای 86 کە لە وەقای کوردستانی بڵاو کرایەوە و دەسەڵاتی دا بە زانکۆکان کە بتوانن لە ڕێگای دارایی و کارگێڕی سربەخۆیان هەبێەوە لە ڕێگای ئەو داهاتی کە هەیە بتوان خزمەتی خەڵکینەوە ئێمە من چەند هینێکە بۆ ئێمە بەڕقەم بۆ نمونە ئێمە ساڵانە زانکۆکانمان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ منە بۆی بە تەحدید قسە بکەین پێویستی ساڵانە بە 400 میلیۆن دینارە بەس بۆ سوتەمەنی بۆی بتوانین ئاوی گەرم و خزمەتگوزاری پێشکەشی خوێندکارەکانمان چکەوانە هەرو خوێندکارەکانە بەڵێ داخلەکانە هەرو خوێندکارانەیە و بیناکانی تریژە هیچ جێگای خوێندن ئەو بینانە هەمووی بە سیستەمە دروستکراوە کە پێستی بە سوتەمەنیە بۆی بتوانین بەردەوامی بین ئێمە 2 ساڵ لە داهاتی خۆمانەوەمان کڕیوە و دابیرمان کردووە وەتوانیمانە ئەو ئاسایشە ئارامیە دروستکەین ناو زانکۆکەکە کێشەمان نەبێ ئێمە توانیمان نزیکەی 4 میلیارد دینار داهاتی زانکۆ بین بە پارەی محازرات و موچەی ئێواران لە کاتێکا موچە ڕوبع موچە و نیو موچە بوو ئەوە سەبەبی گەورە بوو کە بەڕاستی بایکۆت نەکرا کە بەردەوام بوو پرۆسی خوێندن بەردەوام بوو ئەمە لە کاتێکە یعنی جەناب دەمە ئەتوانم بڵێم ئەم دەسەڵاتی لای زانکۆکان هەبووە لای ڕئیسی وەحدەی ئیداری بۆ نمونە پارێزگاکە هەم ئیدارە سربەخۆکان هەم قەزا و ناحیەکان نەبووە چونکە بابەکانی خەرجکردنی ئەو بڕە پارەکەمەی بۆ نمونە لە بەردەمی قایمقامێتێکا ملیۆنێک و 250,000 دینار لە بەردەسی بێ بە ملیۆنێک و 250,000 دینار ناتوانێت هیچ خزمەتێکی پێ بکە ئەوەی ئێمە یعنی داوا کرێ و ئێمە وەکو نوێنەرایەتی خەڵک داوای ئەم بابەتاکەین بۆ نمونە لە ئەمریکا ئەو هەموو ویلایەتی ئەمریکای قانونی جیایە بۆ نمونە دەسەڵاتی جایە ئەگەر بیرمان بێ ئەو کاتە گرفتی ساختکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانمان هەبوو ڕئیسی ویلایەتی حاکمی ویلایەتێکی ئەمریکا خۆی ئەوەنە سەلاحەتی هەبوو ئەیود ئێمە توانین نەوتی هەرێمی کوردستان کە لەو دەریا سۆڕێتەوە ئێمە توانین بۆیان ساغ بکەینەوە ئەمە ئەگەر لامەرکەزی نەبێ ئەمە ئەگەر سەلاحێت نەبێ ناتوانێت هەمومان نەزانین ئەمریکا یەکێکە لە هەرە دەوڵەتە بەهێزەکان لە ڕووی ئابوووریەوە ئەمە بۆ گشتی لە ناو ئەوروپا ئەڵمانیا کە ئێستا 16 مقاتعی پێوترێ ویلایەتی پێوترێ کەرتی پێوترێ زۆرجار لە ڕووی زمانیشەوە جیاوازن ئێمە لە ڕووی زمانەوە لە ڕووی نەتەوەەوە لە ڕووی ئاینەوە لە ڕووی یعنی ئەتوانم بڵێم خاڵی جیاوازمان هەر نییە ئەڵمانیا کە ئاماژەم پێکردووە زۆر جیاوازیشان هەیە لە ئەڵمانیا ئەوە جێبەجێکرێت تەنانەت ویلایەتەکانی ڕۆژ ئاوای لەگەڵ ڕۆژهەڵاتی گرفتیان لە ئەوە هەبوو ئەگەر ویلایەتێک یا کەرتێک یا مقاتعەیەکی ئەڵمانیا نەبوون بێ
یا گرفتی ئیدارەدانی هەبێ ئەم شارەکانی کە ئەم ویلایەتەکانی کە هاوکاری بکەن بە هەمان شێوە دینە سەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا سەیری ئیمارات کەن منافەسەیەک و کێبڕکێکی زۆر جوان لە نێوان شارێقە و دووبەی و ئەبوزەبی و ئەوە ئەمەی ئێمە داوایەکەین خوانەخواسە نە بڤەیە نە کەمکردنەوەی هێزی دیموکراتی کوردستانە نە بەشبەشکردنی کوردستانە ئەمە مەبەسمانە ئەگەر خوانەخواسە ئەم غەدرەی لێرە بۆ نمونە ئەکرێ هەمان غەدر لە دهۆکیش ئەکرێ هەمان غەدر لە هەڵەبجەش ئەکرێ بە جیاواز لەگەڵ پایتەخت بە نمونە لە پارێزگای سلێمانیە لە پارێزگای دهۆک هێشتا لە 6 مەتری جادەی 6 مەتری تێنەپەڕیون لە ناو پایتەختی هەرێمی کوردستانە جادەی 150 مەتری لە جێبەجێکردنایە ئەمەی داوا ئەکرێ بۆ بەهێزکردن و بۆ ئاوردانەوە و بۆ خزمەتکردنی هەموو شارەکانە بە شێوەیەکی دادپەروەر ئەگەر من بگەڕێمەوە بۆ ببوور ئەگەر بگەڕێمەوە بۆ قسەکە زۆر ڕاستە من وستم بەراوردە دروستکەم لە نێوان ئەو ساڵی کە سربەخۆیی زانکۆکانمان جێبەجێ کردوە لەگەڵ ئەمڕۆیە کە سەلاحەتی خەرجکردنی هیچمان نییە هەتوان بڵێم هیچمان نییە چۆن دکتۆر ئێستا ئەوەی من باسم کرد یاسای 86 یاسای 86 بە ڕێنماییەکی ئەنجومەنی وەزیران هەڵوەشاوەتەوە یان وەزارەتی دارایی هەڵوەشاوەتەوە کە ئەمە خۆی لە خۆیە خۆی لە خۆشتێکی ناسایی نییە بەراوردەکە من توانیم دوو نقطەم باس 4 میلیاردمان خستمانتە گرفانی مامۆستا و بەرەوە بتوانیمان ئارامی بپارێزین لەو زانکۆیە هەموو زانکۆکان ژەوش ئەویان کردووە هەر ئێزانکۆیە منە توانیمان تاقیگەی کۆمپیوتەر و تاقیگەکان هەمووی نۆژنکردنەوە بکەین وشتی بۆ بکڕین ئێستا من ئەمڕۆ ئیمزای فەرمانێکمان کردووە کە هەموو سنتەرەکانی کۆمپیوتەری زانکۆمان کە لە دەکەم پەسی جیاوازەیە ئێمە زانکۆکەمان بڵاوە بە ئیداری هەڵەبجە و گەرمیان و سلێمانی هەمووی بەکاربێن بۆ خوێندکارانی ئەگەر خوێندنی ئەلکترۆنی دەستی پێکرد بتوان ئەو سنتەرانە بەکاربێنەوە کە ئەمە خۆی لە خۆیان خزمەتێکە بۆ کۆمەلگاکەمان ئەوانی کەن توانیان نییە توانیمانە سنتەرانە گەشە پێ بکەین یە خاڵی تر زۆر گرنگ هەیە ئەمانێک ئێستا هەمووی ناتوانین بکەین بمناسبە ئەمە ناتوانین بکەین خاڵێک زۆر گرنگ ئێمە توانیمان لە بیناکانە یەک نمونەیەنەوە لە شاری دەربەندیخان کە بوونەرزەکە ڕوویە تاکە دەستگای خوێندنی بالا پەیمانگای تەکنیکی دەربەندیخانە سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەو بینایە تقریبا 3 میلیارد دیناری تێچووە توانیمان دوای ئەوەی بوونەرزەکە لێدا سێ لایەنی پسپۆر هاتن فەحسیان کردوتیان بە ئەشیعە و بە ئامێری ئەلکترۆنی و بە چاو هاتن لە مووسڵەوە لە کۆمپانیایەکی سلێمانی لەگەڵ خۆمان پسپۆرەکانی زانکۆ وتیانم بینایە کۆتایی پێهات ناتوانیش بکە توانیمان لە 45 ڕۆژ بە داهاتی خۆمان نزیکەی 200 میلیۆن دینارمان تیا خەرج کرد ئەو بینایە تاکە بینا توانین بڵین لە 200 میلیۆن دیناری توانیمان لە داهاتی خۆمان خەرجکەین و توانیمان ئێستا و بینایە هیچ کێشەیەکی نییە و 1500 خێزان 1500 خوێنکار سوودمەند بوون ئەو ساڵە چکە ساڵەکانە فەوتا سەرچاوی داهاتیەوە بووی معلوم بێنی پاری خوێنکارە ئەمە پاری خوێنکارە مەتوانیمان خوێنی وارام بکەینەوە پرۆسەیەکی سەرکەوتوو بوو کەمترین کری خوێنکارانمان لە تەلەبەر گەربەراوت بکەی لەگەڵ زانکۆکانی زانکۆ تایبەتەکان توانیمان خزمەت بکەین بەمە شتێکم بیرەخاتەوە این تۆ لە ماوەیەکی کورتە 200 میلیۆن دینار خرج کردووە زانکۆی کردەوە بیناکە کردو بە بیناکە شیاوی خوێندن بێ من دڵنیام ئەو ئەگەر موافقەتەکەی ینی پارەکەی لای خۆت وستمان تەمویل بکرین داوای موافقەت بکەین هەتا ئێستا جوابینی نمونیش کە لەسەر ئەو بینانە ئەزانن ینی ئەو نەخۆشخانەی ئاسا لە سلێمانی کە بۆ خێرایە تاوا بوو نمونەیە دوڕای دەستخۆشی بۆ دەستگای تەندروستی پێشمەرگە ئەوە بەرهێنارەش کە پێی هەستان ینی لەبەرەوەی لە سی خولەکە ڕەزامەندی زەویەکەی درابوو بە مستەسمیرەکە ینی بە دەوڵەمەندەکە کە اینەکە تۆ ینی چی ئیجابەکە کابرا خۆی ئێوە خێر بکات تۆ زەوی نادێتی خۆزەی نابێتەوە ماڵی خۆزیەکە بۆ نەخۆشخانە بۆ هاوڵاتیانی شارەکە بەشێکی خێرایی ئەو پرۆسەیە کە لەو ماوە قیاسیا تاوە بوو ئەو بکە ینی لە کورتی ماوە نیو سعاتی بێت و تا زەویەکەی بێدرا ئەمە ئەگەر موافقەتی وەزارەتی شارەوانی بیویستایە من دڵام ئێستا هێشتا هەر ڕەنگە نەگەشتوێتە وەزارەتی شارەوانی بەڵێ وەزارەتی شارەوانی ئەو شارە بێ یان شارەوانی ئەو شوێنە بێ کە لۆکاڵی بڕیارباتە سەورەکەم زەویەکەی دەستگای تەندروستی پێشمەرگەی خۆیان بوو بۆی خێرا ڕەزامەندیاندا ینی بەما شتێکم بیرەکە هەرجگە لەو ئیجابەتی جەنابەت باست کردووە یعنی پیادەکردنی سیستەمی لامەرکەزی کارگەڕی و دارایی و لامەرکەزی بە شێوەیەکی گشتی کۆمەڵە ئیجابیاتی زۆر باشی هەیە بۆ نمونە ڕۆتین کەمەکاتەوە کاراسانی بۆ خەڵک کەمەکە یعنی کاراسانی بۆ خەڵک زۆر باشەکە
زەخت و فشار لەسەر ڕێگەوبانەکان بە تایبەتی بۆ پایتەخت کەمەکاتەوە ڕووداوی هاتوچۆ کەمەکاتەوە چونکە خەڵک ناچێتە سەر جادە وەکوی جەناب داماژەت پێ کرد پێویست ناکات 6 ڕۆژ بچی بۆ پایتەخت بۆی وەزیرێک یا موافقەی وەزارەتێک بێنیتەوە ئەمە لە نێوان ناحیەکە یا قەزاکە یا ئەو پەڕی بڕوا هەتا پارێزگاکە ئەم بابەتێک لایی بێتەوە هەلی کار زیاتەکە بۆ ئەوەی پارێزگاکە یا حکوومەتی خۆجیی پارێزگاکە بە هاوکاری ئەنجومەنی پارێزگای پارێزگاکە ئەتوانن کۆمپانیەکانی هەم ناوخۆ هەم دەرەوە بهێنن هاوکاریان بۆ بکەن کار ئاسانیان بۆ بکەن وەکو ئەوەی ئێستا هەیە بە مەرکەزیەتە لەوە بەرهێنان هەمومان نەزانین وەبەرهێنان پێویستی بە ئەوەیە لە پایتەختەوە مۆڵەتی پێ بدرێ ئەگەر وەبەرهێنان لە ناو پارێزگاکە مۆڵەتی پێ بدرێ سەرمایەدارەکان کۆمپانیەکان لە پارێزگاکانەوە ڕناکەن بچن زەختێک لەسەر حکوومەت دروست یەکێکیان باسی ئیجابەتەکانە کرد ئیزافەی ئیجابەتەکی تر ئینتیمایە ئەمە دوتۆرالان باسی کرد پارەی لە خوێنکار وەرگرتووە لە دوای لە کری مامۆستاکە خەرجی کردوەوە تۆ یان ئەگەروانە بووایە ئەوە پارەکە لە خوێنکارەکەش وەرگری و مامۆستاکە تەچ پێ نەڵێتەوە لەبەری بایکۆتی کردووە ئێستا پارەکە ئەمە مرکزی حسابێکی باقی مرکزی کە پەیوەندی بۆ وەزارەتی داراویە و ناتوانین ئەو پارەی خەرجکەین لەسەر ئەوە من بەڕای من ئەمە ئارامی دروستەکە ئارامی کۆمەڵاتی دروستەکە ئینتیما دروستەکە لە هەر خاڵک بەڕەکانی ئێمە لە گەنجانی ئەمڕۆیە کە نیمانەوە و ئەمانەیە هەبێت ئێمە هەستمان پێکرد لە ناوزانکۆیەکە کە ستۆدیۆیەکی ئاوامان دوو ستۆدیۆی ئاوامان دروست کرد بۆ خوێندکارانی بەشی میدیا بەداهاتێکی خۆمان کە بە تقریبا 50-60 میلیۆن هەردوو ستۆدیۆکە بە هەموو پێداویستەکانەوە کاریگەری زۆری هەبوو لەسەر کاری خوێندکاران وایان لێ هاتبوو خۆیان بە ڤۆلنتێری بە تەتەوعی ئیشیانەکە خۆشەوێ ئەوە بۆ هاوڵاتی ڕاستیانی ئەو هەمان نمونونەکە تامیەکەیتەوە خەڵکەڵێ من پاری ئاوەیەم و پاری کارەباشێم و باجی شێم و کرێ هاتوشۆش ینی باجی هاتوشۆ شێم و هەموو هەرچی ناوی ڕسم و باز بێ لە وڵات من ئەم بەڵام نەکارەباکەم کارەبایە نەئاوەکەم وکو پێویستە نە شقامەکەم نەباخەکەم نە سەوزایەکەم بەڵام ئەگەر ئەم هاوڵاتیان پارێ بە لەو سەروەری گرێتەوە وەکو چۆن خوێندکارەکە پاریەوە بەڵام لە مقابلە مامۆستاکەی بایکۆتی نەکرد دەرسی پێوتەوە ئەگەر دراوسەکانیشمان پارە بە حکوومەت بۆ ئاو کارەبا لە هەمان کاتە پارکی گەڕەکەی سەوز و جوان بێ ئاوی گەڕەکەی وەکو پێویست بێ کارەباکەی باش بێ ئەمە ئینتیما بێزگەر ئینتیمازیاکە پاڵیشی پیونێک ئیلتیزام کا باسی وەبەرهێنان کرا من لەمە لە زانکۆ دەرەچم خساسی خۆم هەندسەی معماریە و کارم کردو لە بواری وەبەرهێنانە بە حکمی تصمیمی هەندێک پرۆژە کاتی خۆی پێشەوەی بچمە پۆستەوە من لەمە زۆر تەیدی و فکرەکەم کە ئەگەر بمانێ نمونەیەکی زۆر پێشکەوت و پێشکەشکەین زۆر خاڵێکی مهمەیە کە بتوانین کاری لەسەر بکەین بۆ سەر بەخۆی ئەویش وەبەرهێنانە بەڕاستی یاسای وەبەرهێنانی هەر شوێنێک ئەگەر جیاواز بێ لەگەڵ یاسای شوێنێکی تر کە دوبەی و هۆنگ کۆنگ و سنگافورەی جیا کردەوە لە هەموو جیهان کەوانەڵێن ئێمە شارێکی جیهانین ئێمە خزمەت دەکەین بە هەموو جیهان وەرن خەڵک بابێت وەبەرهێنان کا لە ئەم خاڵانە پێشکەش بە وەبەرهێنە دەکەین ئەگەر ئەمە مرکزیت نەبێەوە بتوانێت بەلا مرکزی ئەم بڕیارانە بدا من دڵنیام پێشبڕکەیەکی زۆر شەریفانە زۆر بە جوانی دروست دەبێت نێوان شارەکان و بە نەتیجە کۆمەڵگا و تاکی ناو کۆمەلگا و ئەو کەسانی کە هاوڵاتین مستەفیدی یەکەم و ئەخیرن لەم بابەتە کاک سەڵاگەر سەکان پێ نەبڕم پشوێ گۆرەگرین و ئێمە بینەران پشوێکە گەڕن ئەکەینەوە گەڕینەوە بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێ بێم کاتتان باش گفتوگۆکەمان درێژە پێدین لەگەڵ بەڕێزان کاک دکتۆر ئالان فەریدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و مامۆستا سەباح شەید فەتاح ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر سەبارەت بە لا مەرکەزێتی کاریگەڕی و دارایی پارێزگاکان قسەمانە کرد لەوێ ویستم باسیەوە بکەم یەک نمونە لەسەر وەبەرهێنان کە باس کرا لە نەتیجەی قسەکانمانە ئەو کاتی کە دەسەڵاتی پێدانی مۆڵەت لە لای بەڕێوەبەرادی گشتی و بەرهێنانی سلێمانی بوو مەسەڵەن تا 2013 دەسەڵات لای بەڕێوەبەرادی گشتی و بەرهێنانی سلێمانی بووە ینی تۆپیک ینی گەورەترین بەرزترین ژمارەی مۆڵەت لە پارێزگای سلێمانی ساڵی 2013 بوو دەسەڵات لای خۆی بووە بەڵام نزمترینیش ساڵی 2015 بووە لەبەری دەسەڵات جێراوەتە بۆ سەرۆکی دەستەکە بەداخەوە ینی ئەمە یەک کشتمان پێڵێ ئەگەر دەسەڵات لە لای بەڕێوەبەرادی گشتی بێ مستەسمیر چەند حەزەکە ئیشکا یان چەند ئیشی ڕاخۆ ڕەنگە سەدان مستەسمیر هەوڵدا بۆ پێدانی بۆ وەرگرتنی مۆڵەت بەڵام نەیتوانی مۆڵەتەکەی وەرگێ ئەو کاتی کە دەسەڵاتی پێدانی مۆڵەت بە سلێمانی بووە
ڕێژەی پێدانی مۆڵەت چەند بەرزە بەڵام لە 2015 ئەو کاتیکە دەسەڵاتی پێدانی مۆڵەت لە پارێزەکان وەرەگیرێتەوە ئەچێتەوە بۆ مرکز بۆ دەستی و بەرهێنان لە هەولێر ئەگاتە نزمترین ئەمە بێکاری زیاکە کێشەی دارایی زیاکە کێشەی ڕۆتینات زۆرەکە کولفە گەورە ئەکا یعنی تۆ بەدەستی خۆت کۆمەڵێک گەنج مەحرومەکەی لەوی کە لە پرۆژەیەکی ئیسیسماری ئیش بکەن هەرجگە لەوە ینی کە هەلی کار لە ناو پارێزگاکان نایهێڵی ینی فشارێکی گەورە لەسەر پایتەخت دروستەکەی قەرەباڵخی لەسەر پایتەخت دروستە بێ وەکو وڵاتانەیە ئێستا زۆربەی وڵاتە مرکزیەکان بۆ نمونێش ئەو فشارەی لەسەر تارانی پایتەختی ئێران هەیە ینی ئێران هەرچی هەوڵێکەدا بۆ ئەوەی فشار لەسەر تاران کەم بێتەوە خەڵک زۆر ڕوو نەکاتە تاران بەسەر پارێزگاکانی کە دابەش بێ ئەمە مرکزیە دوای کردووە ئێستا گەر حکوومەتی هەرێمی کوردستان بیەوێ بابەتی لامەرکزی ئیداری و مالی ئەگەر ئەم بابەتە جێبەجێ بکرێ ئەوەی خەڵک داوایەکە لەسەر مەسلەی سیاسەتی دەرەوە نییە سیاسەتی دەرەوە بالای پایتەخت بێ مەسلەی دیموکراسی و کۆمەڵێ بابەتی هێزی پێشمەرگە و استراتیژی و گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق و لەگەڵ حکوومەتەکانی دەرەوە ئەمە با لەسەر ئاسی پایتەخت و لە لای پایتەخت بێ ئەمە ئەنی کەس داوای بابەتانەی نەکردووە ئەوەی لە عێراق ئەگوزەرێ عێراق بەو هەموو نەهامەتی کە لە دوای 2023وانەوە ڕووی تێکردووە لە پێکێنانی حکوومەتەکانیە ساڵی 2017 بوو پێم وابێ سەردەمی خۆمان هێشتا لە ئەنجومەنی پارێزگاکان بووین دەسەڵاتی وەزارەتی خەدەمی دراوەتە پارێزگاکان لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگاکانە ئەمە لەبەرەوەی لە کەمترین کاتا و بە کەمترین تێچوو خزمەت بگاتە پارێزگاکان ئەمەیە سیستەمی لامەرکزی ئەمانەی ینی ئەمە ئەوەیە ینی ڕۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن ڕێگەمان بن بە خزمەتی خەڵکەکە بکەین ینی با خەڵکەکە ئەوەی کە بووی دابینکەی بۆ نمونە ین تۆ خزمەت بە چیەکرێ بۆی کە دەسەڵاتی ئیداری و دارایتەوە بەڵام کەم دوانە دەبێت ناتوانانی پێویستی هاوڵاتی بڕکەیتەوە یعنی ئێمە چەند گلی هاتوتە سەرمان چەند پرسیارمان ڕوبەڕوو کراوەتەوە کە حەقی هاوڵاتی شکاوێ پارێزگای هەولێر بۆ شەقامی 120 هەبێت و 150 وا خەریکە تاوی بەڵام لە سلێمانیشتان نەگەشتە 100 مەتری لە کاتێکا سلێمانی گەورەترین پارێزگای باشووری کوردستانە ئەگەر ئەم دەسەڵاتی دارایی و ئیداریە لای پارێزگاکان بێ ئەم حاڵەوا بێ بگومان نەخێر لە کاتێکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2012 دوو بڕیاری دەرکردووە و لە ساڵی 2013 سێ بڕیاری دەرکردووە بڕیاری ژمارە 40 بڕیاری ژمارە 44 بڕیاری ژمارە 45 و لەو ساڵی کەشا کە دوو بڕیاریکەی دەرکردووە ئاماژە بە ژمارەکانی بکەم کە 11230 لەگەڵ 11232 کە دانێکیان لە 2012 وەسیانەکەی کەیان ینی دوانیان لە 2012 وەسیانەکەی کەیان لە 2013 کە دابەزاندنی دەسەڵاتە بۆ پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان و بەڕێوەبەرایەتە گشتیەکان کە لەو سەردەمەی جەناب داماژەت پێ کردووە کە زۆرترین مۆڵەتی وەبەرهێنان لە سنووری پارێزگای سلێمانی هەبووە کاتێکم بڕیارانە دراوە ئەمە ئەنجومەنی پارێزگاکان بە یاسایی نوێ دەست بەکار نەبوون بەداخەوە لە جیاتی ئەوەی لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2014 لە 34 2014 و دوای دەست بەکاربوونی حکوومەتە خۆجیەکان لە هەرسێ پارێزگاکە دواتر پارێزگای هەڵبجەشی هاتە سەر ئەبواە لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتە خۆجیەکان و ئەنجومەنی پارێزگاکان حکوومەتی هەرێمی کوردستان گشتاندنێکی بکردایەبی و تایە مادام یاسایەک کەوتوتە بەواری جێبەجێکردنەوە لەم خولەی ئەنجومەنی پارێزگاکان ئەوە بڕیارماندا ئەم بابەتانە یا ئەم بڕیارانە هەڵپەسێرین هەتاوەکو کە نەیکرد نەیکرد لە کاتێکە بڕیارەکانی هەڵوەشاندەوە و جارێکی کە مرکزی سەپاندەوە مرکزی دکتۆر لەگەڵ هەموو ئەو هەناسە قوڵانی تۆ هەڵێکێشی ینی هەستە پێکەم کە ماناتیش گەورەتانەیەوە لەگەڵ مرکزێتە ئێمە لە دوو لە معارەزەیەکمان هەیە لەگەڵ مرکزیەتە نەک مرکزیەتە مەفهوم مرکزیەت ئێمە فکرەکە ئەوەیە کە زانکۆ بێسەر بەخۆ بێ زانکۆ فکری زانکۆیە بیرۆکەی دروستکردنی زانکۆ لە عالەمە ئەوەیە کە خزمەتی کۆمەلگا بکە ئەمە بیرۆکە سەرەکەکەیەتی دراسەیەک ئەو ڕۆژەم خوێندەوە لەسەر بابەتێک ئەیوت تەختی هەموو عالەممان کردووە شوێنێک نییە زانکۆیەکی تیانە بێ شوێنێک نییە زانکۆ ئەمە خۆی فەلسەفەیەکە بوونی زانکۆ لەناو هەموو کۆمەلگا لۆکاڵیەکان زانکۆ نێودەوڵەتیەکان شتێکی کەن زانکۆی کە مەسەڵەی هارڤارد لەسەر هەموو عالەمیشەکە بەڵام کە باسی زانکۆکەی زانکۆ ئیش لەسەر کۆمەلگا لۆکاڵەکەی خۆیەکە ئەگەر بیر خزمەت کە ئەبێ لە ڕێگای تێکەڵبوونی ئەم زانکۆی لەگەڵ کۆمەلگاکەیە بتوانێت
تێکەڵی ببێەوە بزانە کێشەکانی چییە. هەرو دراسی باسی کاڵێ ئەتێت تۆ زانی زانکۆکەت کۆمەلگاییە سفک یونیڤرسیتیاننا چەند پرسیارێکی ئەزانی تۆ زانکوێت ئەو شاریکەتیایە چەند مەساحی ئەرزی زراعیتیایە بۆ نمونە چەند نەخۆشی تەلاسیمات هەیە بۆ نمونە چەند یاریگای دووگۆڵی هەیە چی تەسیری هەیە لەسەر مەزاجی خەڵک کۆمەڵە پرسیاریان داناوە من لێرەوەمێ بڵم ئێمە وستمان ئەم کارانە بکەین و ئەمانەیەم کارانە بکەین چەند سنتەرێکمان دامەزان لە زانکۆ وەکو تەمامە سیاسەتی وەزارەتی خوێندنی باڵا بووە کە وستێتی سربەخۆی زانکۆکان بچەسپێنێەوە لە ڕێگای ئەم بابەتانەوە وردەوردە بچێتە ناو کۆمەلگاکەوە. ئێمە مەسەلەن بۆ منە سنتەری جەندەر ناسیمان دامەزران سنتەری بەکارخستنمان دامەزران توانیمان سنتەرێک دانین بۆ سنتەری توێژینەوە بڵێ دەسەڵاتمان هەبوو کردومانەسە بۆ باسەکەم هەر کەسە لە بواری خۆیان توانیمانە میزانەتی خۆی بۆ دانین بۆ منە جەندەر ناسیا چەندین کۆنفرانس و سیمپۆزیەممان کردووە کە کاریگەری هەبوو لەسەر لایانی ڕۆشنبیری خەڵک و لایەنە کۆمەڵایەتێکە سنتەری بەکارخستن ئێمە ساڵانە لەگەڵ کۆمپانیا گەشتی کەرتی تایبەت توانیمانە کە کار بکەین بۆ ئەوەی خوێندکارانمان بچن هەلی کار بدۆزنەوە بۆ خۆیان. سنتەرێکمان دروست کردو بەنای سنتەری توێژینەوە هاندانێکی زۆر باش لە پارەی ناخۆی خۆمان ساڵانە نزیکی 100 میلیۆن دینارمان یاوە بە هاندانی توێژینەوە. ئێمە کاڵێن زانکۆ و توێژینەوەی زانستی بکە یەکێک لە فاکتەرەکانی پێڵەن ئیمپاکت فاکتەری نێودەوڵەتیە. ئەو ئیمپاکت فاکتەرە ئێمە توانیمان ساڵی پێش ئەوەی سربەخۆبین 2.3 بووە ساڵی 2019 گەشتە 148 ئیمپاکت فاکتەر. یعنی ئەمە خۆی زانست ئەم بەرزبوونەیە زۆر هیچ تەبیعی نییە ئەگەر نبینی دعمی دارایی نەبێ و ئێمە بەرامبەر ئەوە خەرجی توێژینەوەکانمان کردووە بۆ مامۆستایان. سنتەرێکمان دامەزانوە هەر دوێنێ سنتەرێکمان دامەزانوە نەتیجەی کارەکانمان سنتەری خزمەتی کۆمەلگا ئەمانە هەمووی حەزەکەم بزانی موافقەتی وەزارەتی داراییەوێ بۆی دەرماڵەی خەرجکەن بۆ مدیرەکانی ئێمە نەمانویستەوەش بکرێت بەڵام ئەمە ناچێتە هەیکەلی داریشەوە یعنی سە وەزارەتی خوێندنی باڵا زانکۆکان لە هەوڵان بۆ ئەوەی کە بتوانین تەنها ئەمە بکرێتە هەیکەلی داریەوە موافقەت ناگرێت کە هەیکەلی داری سەلاحەتێکی مطلقی ئەنجومەنی زانکۆیە چۆن خۆی کارەکانی خۆی ڕێگەخا ئەی من چۆنە بێ من کۆپی زانکۆی ئێکس بم چۆنە بێ من کۆپی زانکۆی وا بم لە کاتێکا ئەتوێ من باشتر بم و پێشبڕکێ بکەم لە لانی زانستی و ئەکادمی ئەو هەیکەلی ئیداری و ڕێخستنەی کە کاکتۆر ئاماژەی پێیەکە جەنابێت دەزانی ئێمە لە یاسای ژمارە 3 ئاماژەی بەوە کردووە ئەنجومەنی پارێزگا شخصیەتێکی معنەوی هەیە و ئەم شخصیەتە معنەویە بێ خاوەنی زیممەی دارایی سربەخۆی خۆی بێ و بێ هەیکەلێکیشی هەبێ. ئێمە چەندێکە لە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان و لەم کابینێژ داوامان کردووە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرسێ پارێزگاکە کە ئەنجومەنیان هەیە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە دانیشتنیان کردووە داوایان کردووە بۆ مەسلەی جێبەجێکردنی زیممەی دارایی سربەخۆکەی ئەنجومەنی پارێزگاکان کە بەداخەوە هێشتا نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە ئەمە لە کاتێکە یەکێکە لە مادە سربەخۆکانی یاسای ژمارە 30 ساڵی 2000 و مەسلەی هەیکەلەکەش هێشتا هەر موافقەی لەسەر نەکراوە. ساڵ ئەنجومەنی پارێزگاکان خەڵک بزانێت 34 2014 انتخابات کراوە لە مانگی 6 2014 مسلمان خواردووە تا ئێستا کە مانگی 5 2020 هینی نییە حساباتێکی مستەقیلی نییە هەیکەلێکی نییە تەنانەت ئەمە هەم حکوومەتە ئەڵێ من لا مەرکەزی ینی هینم نابێت دەسەڵاتی محلی نابێت دژی نوێنەرایەتێت دژی ئەوەیە لە کاتێکە هێشتا ئەنجومەنی پارێزگاکان لە ڕووی یعنی ئیداریەوە ساغ نەکراوەتەوە سەر بە وەزارەتی ناوخۆی یا سەر بە ئەنجومەنی وەزیرانە یا سەر بە شوێنێکی کێ ئێمە هەر لەوەی کە گرفتی مرکزیە دوای لێکردەوەوانە 2 ساڵ لەمەوبەر کۆمەڵێک فەرمانبەر بە تایبەتی فەرمانبەری لە فەرمانگەی ئاوی وارماوە لە کۆمەڵە شوێنی کە خانەنشین بوون کەسی کە نەبوو بێتە شوێنەکانی چونکە دامەزراندن لە ساڵی 2014 بەوەی قەیرانی دارایی بەوەی شەڕی داعش بەهۆی دابەزینی نرخینەوە ئەم بابەتانە وای کرد دامەزراندن نەبوو لە کاتێکا دامەزراندن لە پارێزگاکانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان ئەیکەن بە پێی پێداویستی قەزا و ناحێ و سنوورەکانی خۆیان بەداخەوە لێرە پارێزگاکان
سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان تەنانەت توانای تەنسیبکردنی فەرمانبەرێکیان نییە لە فەرمانگەیەکەوە بۆ فەرمانگەیەکی کە لە بەڕێوەبەرایەتیەکەوە بۆ بەڕێوەبەرایەتیەکی کە من بۆ خۆم یاداشتێکمدایە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای خۆمان و لێەوە بەرزکرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی هیچ نەبێت دەسەڵات بدرێتە ڕئیسی وەحدەی ئیداری سەرۆکی یەکەی کارگێڕی پارێزگاکان یا قەزا و ناحیەکان بۆ ئەوەی ئەوانە زانن فەرمانبەر لە چ فەرمانگەیەک زۆرە یا هیچ نەبێ لە حەدی خۆیان زیاترە بۆ ئەو شوێنانەی کە پێویستیانە بەداخەوە ئەمان نە بە تەنسیب نە بە دەمازراندن نە بە لە جیاتی دانان نە بە گرێبەس ئەمە لە کاتێکە ئەمە یەکێکە لە خراپیەکانی جێبەجێکردنی سیستەمی مەرکەزی بە یەک ژمارە باسی سیستەمی مەرکەزیەکەین دکتۆر کاک سەڵای ینی باسی خراپی مەرکەزیەکەین بوتمان لە سەرەتاوم باسم کردوتم خراپی مەرکەزی وای کرد کە سەربەخۆی ئابووری بکەین ئەمە نەتیجەکەیەتی لە ڕووی داراییەوە ینی بە یەک ژمارەبووی هاوڵاتی تێبگات لە ساڵی 2013 378 ملیار بۆ سلێمانی هاتووە باشە ینی خەڵک بۆ یەک پرۆژەی هەبووە کاری هەبوو ئەوانە ئێستا لە بوون لە ساڵی چووکو 2010 یا 2019یان نەسری ئەنجومەنی پارێزگا بۆ یەک مانگ بریتێ بۆ لە 2 ملیۆن و 500,000 ینی ڕقمێکی ئاواهەیە نەشدراوە هەمومانجێ ینی ئەگەر هەموو هەردووان زەمانەکەش بدرایە 30 ملیۆن دیناریە کرد 30 ملیۆن دینار کە سیژ ناکە ڕەنگە 20 ملیۆن بێ 20 ملیۆن دینار بۆ ئەنجومەنێ لە چۆ و 378 ملیار دینار بۆ شو ینی خەڵکەڵێک کە ساڵ تێ پەڕی وڵات پێشەکەی بەڵام ئەمە بڵێ سەر بڵین خۆزگەمان بە 2013 یعنی ئەگەر مەرکەزیت نەبووە من دڵنیام ئەوە ڕووی ناداکە کە ڕووی داوە یان لە بابەتی ئەخیر ئەزمونمان لە بابەتی ڤایرۆسی کۆرۆنایە لە سنووری پارێزگای سلێمانی کەمترین حساب پارەخراوە دەچە حسابەکەی ئەنجومەنی وەزیران کەم بۆ خۆمی چێمولەوانی کە دژی ئەو پارەیە هەم وەزارەتی خوێندنی باڵا بیکە هەر وەزارەتی چکە بیکە هەر خەڵک بۆ خۆی ئەوە بکە ئەزانی بۆ چکە خەڵک خۆی تو داواشێنەکەی بە تەبیعەت ئەمە ناکات چکە خەڵک خۆی حەزەکە ئەگەر خێرێکی ویز بیکە یان خێرێکی دایەوە بۆ چواردەورەکەی خۆی بۆ نزیەکانی خۆی بەڕاستی ینی تۆ پارێکەکەی تە حسابی ئەنجومەنی وەزیران نازانی لەو سەرەوە چۆنیەتەوە چێ خەرجەکاتەوە ئایا ڕێکخراوێکی خێرخوازی لە بەرگیشکایە خەرجەکات و یاخۆ چێ خەرجەکاتەوە چۆن خەرجەکاتەوە ئەمە وای کرد کە ینی ئەمە وای کرد لە هەموو پارێزگای سلێمانی 2 ملیۆن دلار خراوە دەچە حسابەکە لە کاتێک ئەزمونوان هەیە لە مەعساتەکانی ترا کە بەسەر ئەم سنوورەیە هاتووە 10 ملیۆن دلار ینی خراوەتە لەلایەن مستەسمیر و خەڵکی خۆبەخش و کۆمپانیا و دەوڵەمەندەوە بەخشراوە ئەمەش دیسانەوە زەرەرێکی تری ئەگەر ئەم حسابە لەسەر ئەنجومەنی پارێزگا ئەم حسابی ڕاگەیان دەیە حساب ژماری حسابی بانکی ئەنجومەنی پارێزگا بۆ ئەو مامەڵی پێ بکرێت بگمانم خەڵک متمانەی زیاتر بوو تەجروبەمان هەیە کە خەڵک دامەکە ینی تۆ نایڵی خەڵکەکەش خێر بکە مرکزیت نایە لە خەڵکەکە خێرەکەشی بکە بەڕاست زەرەری زۆرە کاکڕێکەوت مەسەلەن ئێمە من ئێستا شتێکم بیرکەوتەوە ینی تۆڵی هەناسی زۆر قوڵەیم ئێمە توانی لەو 2 ساڵەیە توانی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی خاوەنی یەکەمین تەلەڤیزیۆنی خوێندنی باڵا بێ وەکو تەلەڤیزیۆنێکی زانستی HD بۆ خزمەتی خوێندکاران و مامۆستایان و بۆ خزمەتی پرۆسی خوێندن بەگشتی و بۆ چوونەکانی وەزارەتی خوێندنی باڵا ئێمە هەموو شتێکمان دامەزران بە ستۆدیۆ بە هەموو پێداویستەکانیەوە بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە هەموو دەسەڵاتەکان وەرگیرایەوە و گەڕایەوە مەرکەز ئێمە بۆ مانگی 5 ملیۆن دینار کە هەلی کارمان بۆ کەسانی گەنج و بەتوانای هەڵگری بڕۆنامەی بەکەرۆسی دوبلۆممان کە خەڵکی پسپۆر لە بواری کارکردنی خۆیانە دامان نابوون بەس بۆ ئەوەی بتوانین ئەم تەلەڤیزیۆنە بەردەوام بێ کە لە دەسەڵاتەکانی خۆمان نابوو بەڵام بەداخەوە ئێستا تەلەڤیزیۆنەکە ناتوانێت کارکراوە داخراوە بەڵام لە کاتێکە 5 ملیۆن مانگانە 5 مانگانە چەند لە خوێندکار وەرگرتو بوون نەکە بخوێنێت ئەمە پارەکە زۆر لەوە زیاترە واز لەوە بێنە ئێمە شوێنێ بوو بۆ ڕاهێنانی خوێندکاران شوێنێ بوو بۆ ناساندنی زانکۆ و ناساندنی خوێندنی باڵا و سیاسەتی خوێندنی باڵا بەڵام واچوو هەموو ماڵێکەوە وە پێویستی بە ئینتەرنێت نەبوو ئەمڕۆ پێویستیەکی ضرورەتی خوێندن بوو ئەگەر ئێمە ئێستا لەم بارودۆخی ڤایرۆسیا کە ئێستا هەیە ڤایرۆسی کۆڤید-19 کردو هەموومان لە ماڵەوە بین و بیر لەوە بکەینەوە بە خوێندنی ئەلکترۆنی بەردەوام بین لەگەڵ خوێندکارەکانمان ئەمانتوانی وانەکان بخینە سەر تەلەڤیزیۆنەکەەوە خزمەتی بە کۆمەلگاکەشمان و خوێندکارەکانیشمان بگەێنین کە ئەمە خۆی لە خۆیان دووبارە زەرری کردو یەکێکیان نەمانتوانی پرۆسەکە بەردەوام بێت و هەم نەمانتوانی لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە خزمەت بە خوێندکارەکان بکەین کە بە پارەی داهاتی زانکۆ بۆ کە هی خوێندکاران بووە یعنی شت زۆرە کە باسی کەی من ئەوەی کاک سەباح باسی کرد یەکێک لەو شتانی کە 2013 بیرمە خوێندکارانی کۆلیژ ئەندازیاری لە مەرحەلە 4ەوە
خەڵکە هات عقدیان لەگەڵ عقدیانوت کە تەخەڕوجی کردو لای منیش بکە یعنی ئەمە هەری کاری مەزمون بوو بۆچی ئەمە لە شەو ڕۆژێکە هەمووی هەڵگەڕایەوە بۆچی ئەم کاریگەریە لەسەر شارەکان بۆ شێوازە بێ کە ئێستا هەری کار هەر نییە و کەرتی تایبەتیش ئەو مەجای پێنەدراوە کە بتوانێ ئەو هەلی کار دروستکا بۆ خوێنکارانمان کە ئێمە ئێستا لە نەتیجە زانکۆ بەشێکی ئەساسیە لەم پرۆسەیە بۆ هۆی ئەوەی کە ئێمە خوێنکارانمان بۆیەت خوێنکارەکان لە ئێمە تەخەڕوجەکە هەلی کاری نییە ناتوانانی خزمەتی بکەی دەسەڵاتی دارایی نیە نە لە لای حکوومەتی خۆجەی نە لە لای زانکۆکان بۆ بتوانین خزمەتیان پێ بگەێنین هەموو لایەنەکان زەرەرە لەبەرەوە بەڕاستی من دووبارەی دەستپێکردنی قسەکانم بۆ ئەڵێمەوە بە دەستپێکردنی قسەکان کەەوە بوتم لە زانکۆکانەوە دەست پێ بکەین نمونەیەکی زۆر وازحە و ئەتوانین لێەوە چاکسازی و ریفۆرم دەست پێ بکەینەوە دەسەڵات هەمووی دابەزێتەوە بۆ زانکۆکان و هەموو حکوومەتی خۆجێی تەمەکڵین داوازی بۆ زانکۆکان بۆ ئەو هەمان نمونە بۆ حکوومەتە محلەکان دەستگا و دامزراوەکان زانکۆکان نمونە ئێستا توانین دەست پێ بکەین هەر بۆ ئەو مەسەلەی هەلی کارەیانی کە تۆر ئاماژەی پێکرد بەداخەوە ئێستا بەهۆی زۆربوونی ڕۆتین و قورسی پێدانی مامەڵەی و بەرهێنان بە کۆمپانیەکانی هەم ناوخۆ هەم دەرەوەکە بۆی لێرە لە پارێزگاکان بە تایبەتی کە من ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو پارێزگای سلێمانی قساکەم لە ڕاستی بەداخەوە وای لێ هاتووە سەرمایەی سەرمایەدارەکان کۆچەکەن بەرەو پایتەخت یعنی کۆمپانیەکان هەم کەرتی تایبەت و هەم کۆمپانیای ناوخۆی و دەرەوە لێرە بەهۆی ئەوەی ڕۆتینات زۆرە بەهۆی ئەوەی حکوومەت ناڕەحەت مۆڵەتیان پێدا وای لێ هاتووە کۆمپانیەکان هەمویان سەرمایەکانیان نەگوازنەوە لە پایتەخت ئیش بکەن ئەو کاتە وای لێ دێ هەروەکو وتم فشار لەسەر پایتەخت زۆرە بێ و هەلی کار لە پارێزگاکانی کە کەمترە بێ ناداتپەروەری زیادەکە وای لێ دێ بێکاری و بەتاڵە لە پارێزگاکانی کە زۆرە بن ئەو کاتە شارێک زۆر گرنگی پێدرێ لە بەرامبەر شارێکی کە لە بەرامبەر پارێزگایەکی کە لە بەرامبەر قەزایەکی کە تەنانەت دوای لاتوە لە ناو مرکزی پایتەختیش ناو مرکزەکەی لەگەڵ قەزا و ناحەکانی خۆشیە دیسان لەوێژ ناداتپەروەری بە دڵنیایی تۆ گەرباسی پارێزگای سلێمانی بکە وەکو لە شوێنی شش باسم کرانی سلێمانی گرۆترین پارێزگای باشووری کوردستانە هیچێکە لەو پارێزگانی کە لە سنووری ئەم ئێرە زۆرترین قەزا تەخت کراوە لەلایەن ڕژێمی تابڵۆ سەنەری باسەوە لێرە عددی ئەو شوێنانی کە کیمیاباران کراون زۆرن و عددی ئەو شوێنانی کە ئەنفالیان تێکراوە دیسانەوە قورسایی گەورە لێرە بۆ لە سەرگەرمیان و ئەو سنوورە بووە ئێستا بۆچی پایتەختی شەهیدان بێ ئاو بێ پایتەختی ڕۆشنبیری بێشەقام و بێجادە بێ پایتەختی ئاشتی بێ خزمەتگوزاری بێ ینی تۆ ینی ئەمانە خەڵک چی لەوە بکا کە نازناوەکەی چییە خەڵک ئەوێت جگە لە موچەکەی خەزەماتیشی بەمەرجە لە دەستوری عراقی وەکو پێشتری ئاماژەم پێکرد ینی ئاماژە بەوە کە لە داهاتی یا لە سەرچاوی سروشتی سنووری هەر پارێزگایەک بە تایبەتی ڕێژەیەک دیاری بکرێ بۆ قەزا و ناحیانەی لە سەردەمی ڕژێمی پێشوازیانیان بەرکەوتوو بەڵێ قسەکانمان پێما بێت وردە لە کاتەکەمان بەرەو کۆتایی چوە هیوادارم بینەرانی بەڕێز سوودی لە گفتوگەکانمان وەرگرت بێتوانانی بێتمان هەرێک لە سوودچێشیەوە ڕۆشنایمان قسمێتە سەر بابەتی لامەرکەزی کاریگەڕی و دارایی و باسی ئەومان کردبێت کە لامەرکەزی کاریگەڕی و دارایی بۆچی بە سوودە و خەڵک چۆن سوودی لێ بێنێ ئومێدوارین سوودێکمان گەیاند بێجاری کە زۆر سپاسان ناکەم بەڕێزان کاک دکتۆر ئالان فەرێدون سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و کاک سەباح شەید فەتاح ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بێگومان سیلسلەیە بەرنامەکەین لەسەر لامەرکەزی کاریگەڕی و دارایی ئەم ئەڵقەیان هەرەو نەبوو دڵنیام تەوریتر زۆر بخسی لە سەراکەین بەڵام دیارە کاتەکەمان ڕێگەنایە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بینەران زۆر سپاس بۆ ئێوەش کاتام کاتە بینەرمان بوون کاتیش خۆش بێەوە